گەورەترین بڕی باج کە لەم کوردستانە کۆکرێتەوە ئەبێ کۆمپانیا گەورەکان بیدەن ئەبێ شەریکاتی نەوت بیدا کەسی لە سەتی هەموو پارەی نەوتە بە باج لە کۆمپانیای نەوت وەرناگرن چەندین کۆمپانیای تری گەورە لێخۆشبوونی بە ئیمزای سەرۆکی حکوومەت وەرگرتووە لە هەموو باجەکان خۆشەبن تۆسێکە ئەمە مەسلێکی زۆر جوان هەیە یعنی ئەو تۆڕە ماسی بچووکە گرێ و ماسی گەورە ناگری ئەم تۆڕی باجەی حکوومەتی هەرێم گەورە دەوڵەمەند و بزنسمانەکان ئەبەخشێ لە باج ئەچێ ڕۆحی سەرتاشێک و دارتاشێک و گۆشفرۆشێکە گرێ ئەمەیە شتی گران کردووە لە بازاڕە ئەمەیە دۆخی ئابووری خەڵکی خراپ کردووە نەک ئەوەی کە 100 دلار یەکسان کراوە بە 145,000 باش داواکەم حکوومەتی هەرێم بە سیاسەتی باجی خۆیان بچێتەوە ئێستا لەم قۆناغەیە بۆ ئەوەی خەڵکی کوردستان شت بەگران نەکڕن باج لەسەر کەرەسەی خاوی کەرتی کشت و کاڵ و کەرتی پیشەسازی هەڵگرە باجی لەسەر لابەرە کەرەسەی خاو هەرچی ئاڵف و ئالی کە بۆ ئاژەڵ و بۆ هەموو کەرتی کشت و کاڵە باجی لەسەر مەهێڵە باج نەهێشت هێلکە هەرزانە بێ گۆشت هەرزانە بێ مریشک هەرزانە بێ نازانم چی هەرزانە بێ چی هەرزانە بێ باج لەسەر کەرەسەی خاو بۆ کارگەکان مەهێڵە باشە کە باجی لەسەر کەرەسەی خاو نەهێشت چیمەنتۆ هەرزانە بێ شیش هەرزانە بێ هەچی بەرهەمی تر هەیە کە بێ ئاوا تەسەڕف بکەی مادەم تۆ لە بەرامبەر دینار و دۆلارە 200 ملیۆن دۆلار خەرجیت کەم بۆتەوە لە لایەکی ترەوە قەرە بۆی خەڵکی کوردستان و عێراقم بۆ حکوومەتی عێراقی ڕاستە باج لەسەر کەرەسەی خاو لابەرن